ئەی ئەو کەسێک کە دەچی بۆ لای ساحیر مرۆڤایەتیت لەدەست داوە، ڕەحم و بەزەی و ویژدانت لەدەست داوە. ئەی فاسد، ئەی ئاژاوە گێڕ، پێ دەڵێم چەندەها ژن و پیا و ژیانیان خۆش بوو، ژن و مێرد ژیانیان خۆش بوو، لە بەختەوەریدا بوون، دڵیان خۆش بوو، بەڵام بەهۆی سحرەکەی تۆوە کێشەکەوتە نێوانیانە و لە یەک جیا بوونەوە. ئەی باشە تۆ کاتێک کە سحرێک دەکەی ژن و پیاوێ لە یەک جیا دەکەیتەوە، ئەی بیرت نییە خۆت مناڵت هەیە. ئەو مناڵانە بێ دایک و باوکە بن، ئەو مناڵانە بێناز دەبن. ئەی نازانی خوای گەورە زۆر بەدەسەڵاتەکە بە هەمان موسیبەت بەسەر تۆیشا بهێنێ و بە ئیزنی خوا بەسەریشتا دەیهێنێ، چونکە بوویتە سەبەب و هۆکارێک ژن و پیاوێکی بەختەوەر بەدبەخت بکەی، لە یەکیان جیا بکەیتەوە. دەبینی دوای ئەو سحرا نە بەختەوەری دەمێنێ، نەخۆشی، نەشادی، نەدڵخۆشی، هیچ نامێنێ، تەنها شەڕ و ئاژاوە و تەلاقم دا، تەلاقت ئەدەم، لێم جیابەرەوە، لێ جیابمەوە، تەواو بەختەوەری لەو ماڵەدا هەڵدەگیرێ بەهۆی سحرەکەەوە. بۆیە ماڵێ زۆر سیقەتان پێی نەبوو، قومی ئاوین بخۆنەوە. ئەمە ڕاستیە، خەڵک جاران خەڵ زۆر خراپ بووە، جاران هەر کەس شتی بۆت پێ ناتوانی بیخۆی، بەڵام ئێستا ناتوانی بیخۆی، ناتوانی خواردنی هەموو کەسێ بخۆی، ناتوانی هەدیە هەموو کەسێ قبولکەی. چەندەها ئافرەتی داما و هەدی بۆ ڕۆشتۆ بە حسابم بوو کە و تازە گوازراوەوە، دوای چەند ڕۆژێ ئافرەتە چەند سەردانیەکەن، چەندەها دانە لەوانە سحری تیا کراوە، هەدی بۆ بردو سحری تیا کردووە. ئیکێکە بەخوا پیاوی داما و زۆر بەکەمی سحرەکە هەمووی ئافرەتە. ئاخر بۆیە زۆربیان دەچنە جەهەنەمەوە. ئەمە ڕاستیەکە، بە خۆتان نەبچنەوە، تەقوای خوا بکەن. پێت خۆشە لەگەڵ ژنەکەتا بەختەوەر بی، لەگەڵ پیاوەکەتا بەختەوەر بی، ئەبێ پێتش خۆش بێ خەڵکی لەگەڵ ژنەکە لەگەڵ پیاوەکەی بەختەوەر بێ. پێت خۆشە پیاوەکەت بڵێ لە جیابمەوە، نەخێر، دە خەڵکیش پێی خۆش نییە.